سڵاوتان لێبێت بەڕێزان. قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بە سەرکەوتووی کۆتاییان دوای 2 ساڵ و 4 مانگ لە داگیرکردنی شاری مووسڵ لە یانداشەوە ئەمڕۆ قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەلایەن هێزی پێشمەرگە و سوپای عێراقەوە دەستی پێکرد و توانیان 200 کیلۆمەتری چوارگۆشە کۆنتڕۆڵ بکەنەوە. پەیماندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی فەرید ئەسەسەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروە لە هەولێرەوە مەحموود عومەر ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دوای 2 ساڵ و 4 مانگ لە داگیرکردنی شاری مووسڵ لەلایەن داعشەوە قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستی پێکردووە بە سەرکەوتووی کۆتایی هات. کاتژمێر 6 سەر لە بەیانی قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بە بەشداری هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق و هاوپەیمانان دەستی پێکرد. هێزەکانی پێشمەرگە لە میحوەری خازر لە ڕۆژهەڵاتی مووسڵ هێرشەکانیان بۆ سەر داعش ئەنجامدا. سوپای عێراقیش لە ناحیەی گوێر و گێرە کاکەونە باشووری مووسڵ هێرشەکانیان ئەنجامدا. هێزەکانی هاوپەیمانی دژی داعشیش بە سەرکردایەتی ئەمریکا هێزە ئاسمانیەکانیان بۆ سەر داعش چڕ کردبووە. هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق توانیان قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنی مووسڵ بە سەرکەوتووی ئەنجام بدەن و 200 کیلۆمەتر چوارگۆشە کۆنتڕۆڵ بکەنەوە. لە ئەنجامی ئۆپەراسیۆنی پێشمەرگە و سوپای عێراق 15 گوند کۆنتڕۆڵ کرانەوە کە ئەمانن کەربولی، بازگردان، شاقوڵی، شێخ ئەمیر، تەرحیلە، بەدنەی کەبیرە، بەدنەی سەغیرە، بازخەرە، خەرابە سوڵتان، موخلەت، شڕوق، حەمدیە، کوبەیبە، عەباس ڕەجەب، جەدیدە، عەدلە. داعش لە ئەنجامی ئۆپەراسیۆنەکە زیانی زۆری بەرکەوت بەدەیان کوژرا و برینداری هەیە. هەرێمی کوردستان کە بە 4000 پێشمەرگە بەشداری ئۆپەراسیۆنەکەیان کرد، ڕۆڵی گەورەیان گێڕا لە سەرکەوتنی قۆناغی یەکەمی شەڕی مووسڵ. بەپێی زانیاریەکان لە ئۆپەراسیۆنەکەدا 8 پێشمەرگە شەهید بوون و 25 دیکەش بریندار بوون. شاری مووسڵ ئاکرێتە باکووری ڕۆژاوای عێراق و ناوەندی پارێزگای نینەوە. دانیشتوانی پارێزگا پێک هاتوون لە عەرەبی سوننە، کوردی سوننە، تورکمانی سوننە، شەبەک، یەزیدی، مەسیحی، سریانی، سابیعەی مەندایی، تورکمانی شیعە. کورد لە پارێزگای نینەوە ڕێژەی لە 135 پارێزگاکە پێکەهێنێت. 2 ساڵ و 4 مانگ لەمەوبەر داعش شاری مووسڵی داگیر کرد و سوپای عێراقیش بەبێ بەرگری شارەکەی چۆڵ کرد. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاک فەرید بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەن ڕای بەڕێستان لەسەر قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ چییە؟ ئەمە قۆناغی یەکەمە بەپێی پێوانە سوپایەکان سەرکەوتوو بووە و ئومێد هەیە هەر بەردەوام بێت لەسەر ئەو سەرکەوتوویە. سەرەتاکەی زۆر چاک بوو، بە دڵنیایەوە کاتێک کە لەم جۆرە ئۆپەراسیۆنانە سەرەتاکەی باش بێت ئەنجامەکەشی هەر باشە بێت و بۆ جۆرە ئەبێت کە ئەویسترێ. بەڵێ لە چ ڕوویەکەوە بە پێوانە سەربازیەکان ئەم ئۆپەراسیۆنێکی سەرکەوتوو بوو، یعنی لە چ ڕوویەکە تۆ سەرکەوتنی سەربازی لەمە ئۆپەراسیۆنە بەدی کرد؟ ئەو پێشڕەویەی کە هێزی پێشمەرگە سوپای عێراق حەشدی شەعبی کردوویەتی توانیوەتی هەموو ئەو شوێنانە بگرێتەوە کە لە نەخشەکەیە دیارە. ژمارەی شەهید ئەوەی پێڵێن خەسائری عەسکەری لە چاو ئەو شەڕی کە کراوە گونجاوە، یعنی شتێکی زۆر گەورە نییە. هێزی بەرگری دوژمن هێزێکی وا کاریگەر نەبووە کە بڵێن ڕەنگە شەڕەکە زۆر درێژە بچێشێت و ڕەنگە مقاومەیەکی زۆر بەهێز بێتە ئاراوە. هەماهەنگی لە نێوان هێزەکانە زۆر گونجاو بووە، هەماهەنگی لە نێوان هێزی زەمینی و هێزی ئاسمانی بەو جۆرە بووە کە ئەبوایە ببێت و بە پێی نەخشەکە بووە. لەبەرەوە ئەمە بەڵگەی ئەوەیە کە هەماهەنگیەکە زۆر چاکە و ئامانجەکانی ڕۆژ یەکەمی شەڕەکە زۆر گونجاو بووە و ئومێد هەیە کە ڕۆژانی تریش هەر بە هەمان شێوە بێت. بەڵێ زۆر باشە. زۆر قسە لەسەرەوە دەکرێت سەبارەت بە مووسڵ، یعنی ئەگەر بایەخی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بۆ هەرێمی کوردستان هەم لە ڕووی سەربازی و هەم لە ڕووی سیاسیەوە چییە؟ چ بایەخێکی ئەگەر ئێستا مووسڵ کۆنتڕۆڵ بکرێتەوە بۆ هەرێمی کوردستان؟ پێم وایە ڕەنگە
مەسەلەکە پەیوەندی بە بایەخی سەربازی شتیوە نەبێت زۆرتر بایەخێکی ئەمنی هەیە. مووسڵ ناوچەیەک بوو هێزێکی تیرۆریست تیای بوو کە مای هەڕەشە بوو بۆ سەر هەرێمی کوردستان. چەند هێرشێکی کردە سەر هەرێمی کوردستان، تەنانەت لە هەندێک قۆناغا گەیشتە هەندێک شوێن کە مەترسی تەنانەت لەسەر پایتەختی هەرێمیش هەبوو. مەترسی دروست کردبوو لەسەر یەکێ لە گەورەترین شارەکانی کوردستان کە کەرکووکە و مای هەڕەشە بوو ئەگەر بیتوانە هەرشەیەکی گەورە بوو ئەگەر بیتوانانی ئاماجەکانی خۆی بەدی بێنێت. لەبەرەوە نەمانی ئەو هەڕەشەیە ئاسایشی هەرێمی کوردستان چارەسەر ئەکات و هەڕەشەی لەسەر ناهێڵێت. پاشان ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە زۆر بەشێکی پەیوەندی بەو هەلومەرجەوە هەیە بۆ نمونە کە وڵاتێک لە شەڕاوێت بە دڵنیاییەوە خەرجیەکانی زیاد ئەبێت و ئێمە خۆمان قەیرانی داراییمان هەیە. ئێمە لانی کەم لە قۆناغی داهاتووە ئەو خەرجەی کە بۆ شەڕ تەرخانەکرێت ئەومان لە کۆڵە بێتەوە. کۆمەڵێک کێشەمان هەیە بۆ هۆی بوونی ئاوارەکان لە هەرێمی کوردستان، خەرجیەکی زۆری لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە. لانی کەم پاشەوەی کە ئەوانە ئەگەڕێنەوە ئەمە لەسەر هەرێمی کوردستان کەمە بێتەوە. ئەمە یەک دووەمیشیان لە ڕووی سیاسیەوە جموجۆڵێک ئەکەوێتە گەڕ بۆ مەسەلەی مادەی 140 هەندێک تەرتیباتی سیاسی کە پێویستە لە جموجۆڵە سیاسەکەی دوای مووسڵتەنە بۆ مادەی 140 قۆناغەکەەوە دەخوازی لە هێزە سیاسەکانی کوردستان زۆر پەیوەندی بە مووسڵەوە نیە بە شێوەیەکی گشتی، بەڵام پەیوەندی بەوە هەیە کە چاوەڕوان ئەکرێت ئەو کێشانێک کە پێش پەیدابوونی داعش لە مووسڵ لە ئارادا بوون بە شێوەیەکی وا چارەسەر بکرێت کە ڕێگر بن لە دروستبوونەوەی کێشە لە نێوان هەولێر و بەغدا، لە نێوان شیعە و سونە، لە نێوان هەموو گروپەکان کە لە عێراقا ئەژین. لەبەرەوە ئومێدێک هەیە کە ئەمە جموجۆڵێک بە پرۆسی سیاسی بدات، هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە ناوخۆی عێراق و بە دڵنیایی ڕەنگە ئەمە پەرە بە هەندێک پرۆژەش بدات کە هەڵپاسێدرا وەکو مەسەلەی بە فیدرالیکردنی هەندێک لە پارێزگاکە. ڕەنگە مووسڵ خۆی ببێت بە یەکێ لەو پارێزگانی کە بەرەو فیدرالیزم بچێت و ڕەنگە ئەم مەسەلەیە سونەکانی تریش پیادەی بکەن. لەبەرەوە دەواازەیەک ئەکرێتەوە بەرەو جۆرێک لە گۆڕان لە عێراقا کە لە قازانجی هەرێمی کوردستان و لە قازانجی بەغدا و لە قازانجی هەموو گروپەکانی عێراق. سپاس دەکەم دواتەکەرم و لای بەرز کاک محمود ئەگەر بینە لای بەڕستان سەرنجی بەرزتان لەسەر ئۆپەراسیۆنەکەتیەوە سەبارەت بە و هەمانگیە سەربازەی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد هەیە کە ئەمڕۆ ئەوەی کە مەسعود بارزانی باسی لەوە کرد کە یەکەم جار مەسەلە خوێنی پێشمەرگە و سوپای عێراق تێکەڵاوی یەکتر دەبێ و باسی لە مەسەلەی هەمان شێوە عەبادی باسی لەوە کرد کە دوای 25 ساڵەوە یەکەم جارە پێشمەرگە و سوپا لە یەک سەنگەردا. بەڵێ دیارە جارێک کاک محمود لەگەڵمان نییە. کاک فەرید دەگەر بگەڕێم وڵای بەڕێز دێنی پێ دوایە ئەم چ لە ڕووی مەسەلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ چ لە ڕووی سەربازیەوە بۆ ئەمنیەتی هەرێمی کوردستان گرینگە لە ڕووی داراییشەوە کاریگەری دەبێت لەسەر مەسەلەی باشکردنی قەیرانی دارایی خەرجەکانی شەڕ ئەوەی کە بەرامبەرداش ئەوەندە زۆرە کاریگەری بێت. بەڵێ ڕەنگە دەرفەتێکی تریش بێتە ئەراوە ئەویش ئەوەیە هەموو جیهان ئێستا لەم هەلومەرجەی ئێستا دەسەرقاڵە بە عێراق و سووریا و کێشەیەکی گەورەیە، یان ئەم دوو وڵاتە کێشەیەکی ئەمنی گەورەیان بۆ سەر هەموو ئاسایشی جیهان دروست کردووە. ئەم کێشانە زۆر بە ئاسانی ئەجوزرێنەوە بۆ ئەمریکا، ئەجوزرێنەوە بۆ ئەوروپا، ئەجوزرێنەوە بۆ هەموو شوێنێکی جیهان. لەبەرەوە بەرژەوەندی جیهان لەوەدای ئەم دوو وڵاتە کێشەی نەمێنێت پەیوەندی نێوان گروپەکانی بەرەو ئاسایی بوونەوە بڕوات، کێشە داراییەکان ئابوووریەکان لەناو ئەم وڵاتە ئەم دوو وڵاتە چارەسەر بکرێت. ئێمە لەم قۆناغەدا باواز لە سووریا بێنە هەڵبێنەوە بۆ عێراق. بەرژەوەندی جیهان لەوەدایە کە کێشە لە نێوان کورد و عەرەب، شیعە و سونە، کورد و گروپەکانی تر کە کێشیان لەسەر مادەی 140 هەیە، ئەمە هەمووی نەمێنێت و لەناو خودی هەرێمی کوردستانە کە کۆمەڵێک کێشە هەیە ئەم کێشانش چارەسەر بن و لەناو خودی سیستمی سیاسی عێراق و لەناو ناوچە عەرەب نشینەکانی عێراقیش کۆمەڵێک کێشەیە ئەمە شار چارەسەر بکرێت. لەبەرەوە دەرفەتێک هەیە کە جیهان یارمەتیمان بۆ چارەسەرکردنی یارمەتیمان بێت بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانە کە لە هەرێمی کوردستانە هەن بە تایبەتی قەیرانە دارایی و ئابوووریەکان و هەروەها قەیرانە سیاسەکان و هەروەها لە نێوان هەولێر و بەغدا و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش. ڕەنگە هەڵمەتێکی یارمەتیدانی شەبێت بۆ ئاودانکردنەوەی ئەو شوێنانی کە وێران کراون
بە دڵنیایەوە عێراق قەرزاریشە و کێشەیەکی زۆری هەیە ڕەنگە ناتوانێت ئەم ئەرکە بگرێتە ئەستۆی خۆی و ڕەنگە دەرفەتێکیش هەبێت کە قەرزێکی گونجاو بە مەرجی بەو مەرزەی کە عێراق پێویستی پێێتی بدرێت بە عێراق و ئەمە ئێمە شەڕ لێ سوودمەد ئەبین و هەروە ڕەنگە هەندێک کۆمەکی داراییش بدرێت بە هەرێم و بە عێراق ئەمە پێم وایە یارمەتیدانێکە بۆ ئەم قەیرانێک کە ئێستا لە عێراقا هەیە و لە کوردستانە هەیە بتوانین بە هاوکاری دەرەچی تێپەڕێنی. بەڵێ ئەی سەبارەت بە ئێستا بۆ یەکەمین جارە ئەو هەمانگیر لە نێوان بەغداد و هەرێم دەبینێت لە ڕووی سەربازیەوە هۆکاری ئەم هەمانگیر لەم خۆناغا بۆچی دەگرێت بۆ پێشتر مەسەرەن لە بۆ ئۆپراسیۆنەکانی تر ئەو جۆرە لە هەمانگیر لە نێوان هەرێم و بەغداد نەبوو. خۆی ئەمە زۆرتر پەیوەندی بە پەیدابوونی داعشەوە هەیە وەکو دوژمنێکی هاوبەش. ئەگەر داعش تەنها دوژمنی هەرێمی کوردستان بۆ ئەی ڕەنگە بەغدا یارمەتی ئێمەی نەدایە و هەماهەنگیش نەهاتایەتە ئاراوە. ئەگەر داعش تەنها دوژمنی بەغدا بووە ڕەنگە ئەو هەماهەنگیە لە نێوانی ئێمە و بەغدا نەهاتایەتە ئاراوە. بەڵام ئێستا داعش دوژمنی هەرێمی کوردستانە، دوژمنی عێراقا، دوژمنی ئەمریکای و دوژمنی ڕۆژئاوایە و دوژمنی هەموو ئەو وڵاتانەیە کە دیموکراتین و دوژمنی کەنداوە، دوژمنی سعودیایە. لەبەرەوە دەرفەتێک هەیە بۆ ئەو هەماهەنگیە کە ئێستا لە ئارادایە هەم لە ناوخۆدا هەم لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی. بەڵێ ئەم هەمانگیە زیاتر پەیوەندی بەوەیە کە ئێمە عێراق وەرین دوژمنێکی هاوبەشێنە خۆ پەیوەندی بە فشاری وڵاتانیش لە سەرهەد و لە بۆ مەسەلەی هەمانگی لەم پرۆسەیە. نا هەندێک جار هەلومەرزی بابەتی وا لە مرۆڤ ئەکات دۆستایەتی گروپێک بکات، کەسێک بکات لەبەرەوە ئیشی پێێتی و ڕەنگە هەلومەرزێک بێتە ئاراوە دوو لایەن کە دوژمنی یەکتر بوون یەک بگرنەوە دژی دوژمنێکی تر کە دوژمنی هەردووچیانە. ئەمە ئەوەی ئێستا لە ئارادای ئەوەیە، بەڵام ئەو دوژمناتی کە جاران هەبوو ئێستا بۆتە هاوپەیمانی ڕەنگە پاش داعش ئەگەر کاری بۆ بکەین ببێت بە دۆستایەتیەکی هەمیشەیی و درێژخایەن. لە نێوان هەرێم و بەغداد لە نێوان هەرێم و بەغدا بەمەرجێک ئێمە دەرفەتێک هەبێت کە پەرە بە پەیوەندیەکان بدەین و بگەین بە ڕێککەوتن سەبارەت بۆ کێشانەی کە نزیکەی 3-4 ساڵە و هەندێکی زیاتریشە چارەسەر نەکراوە. زۆر باشە ئەوەی کە بەرز پێش ئاماژ پێگەێت ئەوەی کە ڕەنگە پێ دوایە کۆنتترۆلکردنەوەی مووسڵ ینی دوای قۆناغەکانی دوای قۆناغی یەکەمی کۆنتترۆلکردن مووسڵ ینی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش قۆناغێکی نوێی سیاسی دێن تا ئاراوە چۆن ینی چ قۆناغێک بۆ لە عێراق بۆ لە هەرێمی کوردستانیش بۆی ئەم بابەتە دێتە ئاراوە. خۆی بەشێک ینی هەموو جار باس لەوە کرێت کە گرتنەوەی مووسڵ خۆی لە خۆیدا کێشەیە، بەڵام کێشەیەکە ئەتوانین چارەسەری بکەین بۆی کە مووسڵ بگرینەوە. بەڵام گرتنەوەی مووسڵ خۆی لە خۆیدا ڕەنگە کۆمەڵێک کێشەش لەگەڵ خۆیدا بێنێتە ئاراوە. ئەم هاوپەیمانەی کە ئێستا هەیە ڕەنگە دەرفەتێک بێت بۆ ئەوی بتوانرێت بە ئاسانی بە شێوەیەکی ئاسانتر کێشەکان چارەسەر بکرێن کە ڕەنگە پاش گرتنەوەی مووسڵ بێنە ئارەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم لای بەرز. کاک محمود ئەگەر بین لای بەڕێستان دەمەوێت سەرنجی بەڕێزتان بزانین سەبارەت بە ئۆپراسیۆنی کە ئەمڕۆ قۆناغی یەکەمی بەرەوە چووە سەبارەت بە بەشداری هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستانیش لە ئۆپراسیۆنەدا. بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە زۆر سپاس بۆ جەنابتان و بینەرانی کەناڵی پەیام و هەروەها زۆر سڵاو و ڕێز و خۆشەویستم بۆ میوانە بە ڕێزەکەت کاک فەرید. بێگومان لەوەها ڕۆژێکە کە ئەمڕۆ دەست بە گرتنەوەی یاخود بڵێم ئۆپراسیۆنی مووسڵ دەکرێت دەبێت ئێمە لەوە دەست پێ بکەین کە ئێستا داعش وەکو 2 ساڵی ڕابردوو ناتوانێت ئەو شەڕانەی کە لە ڕابردووە کردی بیکە بە حکمی ئەوەی بەشێک لەو شارە گرنگانەی وەکو ڕۆمادی وەکو فەلوجا وەکو گەیارە وەکو تکرید وەکو ئەو شوێنانە لە دەستداوە و هێواشواش بەرەکانی شەڕی لەبەر بەرتەست دەبێتەوە. ئەم ڕۆژ بێگومان سەر لە بەیانی ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە هەڵمەتێکە بە یەکدەنگ ئێمە لێرەوە دەستخۆشییان لەکەن کارێکی زۆر باشیان کرد کە سنوورێکی بەرفراوانی لە دەشتی نینەوە پاک کردەوە ئەوە مای دەستخۆشیە. بێگومان لە شەڕی مووسڵ یا باشتر بڵێم ئۆپراسیۆنی مووسڵ بۆ خۆی خاڵی پۆزەتیڤ و خاڵی نەگەتیڤیشی هەیە. خاڵی پۆزەتیڤی ئەوەیە لە ناوبردی تیرۆر و دوورخستنەوەی مەترسیەکانە و هەروەها باشە بۆ شخصیەتی لۆکاڵی هێزی پێشمەرگە و هەروەها مایە شانازیشە بۆ مێژوو. ئەمە لەلایەکی تر
مثلەن ڕاهێنانی هێزی پێشمەرگەیە لەسەر ئەو چەکە قورسانەی کە ئێمە تاوەکو ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕابردووە فێری شەڕی شاخین یا فێری شەڕی پارتیزانین ئەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە شەڕی تیرۆریستانی داعشمان بۆ بە پندێک بۆ ئەوەی فێری شەڕی جەبهەیی بین فێری شەڕی گەورەی نێودەوڵەتی بین. من مووسڵ بە بچووکراوەی کۆی دەزانم وەکو چۆن لە شەڕی خەلیجا هاوپەیمانیت دروست بوو دژ بە سوپای عێراقی ئەو دەمەی زمانی بەعس و کۆنتڕۆڵکردنەوەی کۆیت، ئێستش کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بەشداریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان کاریگەری زۆر باشی ئەبێ و ناوبانگی بۆ هێزی پێشمەرگە و گەلی کورد دەبێ. بەڵام لێرەشدا ئەبێ پێ لەسەر ئەوەش بدەین پێ لەسەر ئەوەش بنێن کە خاڵی نەگەتیڤی شیە. خاڵی نەگەتیڤی ئەوەیە بەڕاستی ئێمە پێش دەستپێکردنەوەی مووسڵ پلان و استراتیژی قوڵ و درێژمەودامان نەبوو بۆی دەبوو پێشوەخت ئێمە ڕێکەوە هیچ نەبێ هیچ نەبێ ئەو کۆی کە ئێستا پەرلەمانی کوردستان لە کار خراوە. لە ڕاستیە دەبوو ئێمە سەرکردایەتی سیاسی کورد یەکدەنگ لە ئاستی لوتکەدا کۆبوونەوەی بەرفراوان و باڵا لەسەر ئەمە بکرایە، چکە بۆ خۆتە زانی ڕزگارکردنەوەی مووسڵ هەر ئەوە نییە تۆ شەڕ بکەیت و ئەو شارە ڕزگار بکەیت، چونکە تاوەکو ئێستا عێراق شانازی بە عەرەبیەتی مووسڵەوە دەکا و مووسڵ شارێکی گرنگە و دووەم گەورە شاری عێراقە. ئێمە دەبێ وەکو کورد دەستکەوتمان چی بێ لە گرتنەوەی ئەو شارەدا، دەبێ قۆناغەکانی دوای ئەوە چی بێ، دەبێ مەلەفەکانی دوای ئەوە چی بێ، دەبێ فایلەکانی دوای گرتنەوەی مووسڵ کە بەڕاستی خۆی لە مادەی سەوچلا بینێتەوە، خۆی لە جیۆپۆلیتیکی ناوچەکە بینێتەوە، خۆی لە مەترسیەکانی بۆ خۆتە زانی مووسڵ هاوتەری بوو هاوسنوورە لەگەڵ پایتەختی هەرێمی کوردستانە دەبینێتەوە، خۆی لە مەلەفی تورکیا ئەبینێتەوە. ئەو سنوورە ئێستا سنوورێکی ئاڵۆزە و جۆرەها هێزی تایە هەموو هێزەکە بۆ خۆتە زانی ئێستا تورکیا دەیەوێت بە تۆبزی بەشداری لەوە بکە. تۆ دیقەتەوە مەدە ئەمڕۆ یەکەم هەنگاو و یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی مووسڵ ڕەنگە شەڕی مووسڵ ئەگەر زۆر بە جددی هاوپەیمانان و ئەمریکانێنە پێشەوە زۆر لەوەش بخایەنێکە ئێمە تەسەوریەکەین کە درێژەی کێشە ڕەنگە ئەو کاتە مزاعفاتی لێ بکەوێتەوە، ڕەنگە ئەو کاتە شتی گەورەتری لێ بکەوێتەوە لەبەرەوە ناوچەکە ساخنە، ناوچەکە ئاڵۆزە، ناوچەکە دەورە دراوە بە هێزی جیاجا جگە لە هێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بە تێکرا ڕنگ و دەنگەکانەوە جگە لە سوپای عێراقی و حەشدی شەعبی کە دەبوو یەکێ لە داخوازەکانی ئێمە ئەوە بوو تیا بەشداری نەکرا. حەشدی شەعبی لەوەیە، هێزی تورکیا، هێزەکانی پەکەکە، یەپەگا، پەیەدا، هەموو ئەوانە بەشێکن لەو دۆخە ئاڵۆزەی کە ترنجراوەتە سنوورەکە. لەلایەکی ترەوە کورد کە بەڕاستی کۆمەڵە داخوازی سیاسی دەبوو بووایە، دەبوو گەرانتی نووسراوی هەبوایە، نەچوە ژێرباری هەموو ئەمانە زۆر باش لەمانە جێبەجێ دەبێت ئێمە بە دیقەتەوە بە وریاییەوە بڕوانینە. بەڵێ زۆر باشێنی ئێستا گرتنەوەی مووسڵوا هیچ نەبێت لە ئێستاشدا. بەڵێ ئەوەی کە ئێستا کورد بەشداری کردووە پێشتر کۆمەڵێک لێ تێگەیشتن لە نێوان لە مانگی تەمووز لە نێوان ئەمریکا و لە نێوان هەرێمی کوردستان کرا لەسەر بابەتی مووسڵوا لە سەدانی وەفدی حیزبە سیاسیەکان لە 29 مانگا بە هەمان شێوە باز لە هەماهەنگی کراوەنی کورد هیچ مەرجێکی نەبووە بۆ بەشداریکردن لە پرۆسەکە، هەم لە سەرەتاوە یاخود بەبێ مەرج بەشداری پرۆسەکە یاخود دەکرا کورد مەرجیە بووە. ئەزانی کورد مەرجی هەیە، بەڵام مەرجی شەفەوی جایە لەگەڵ ئەوە تۆ سەنەدێکی قانونی یا سەنەدێکی دەستنووسی کە ببێ بە گەرانتیەک بۆ تۆ هەبێ. با من مەرجمە بێ وەکو ئەوە هیوایەک هەڵچنی، هیوا هەڵچنی جایە لەگەڵ پراکتیکی. ئێمە بەڵێ مەرجمان هەیە بە خۆزیە بە هیوا ئەڵێن دەبێ مووسڵ ئەوە بێ، دەبێ کورد ڕۆڵی تا بێ، دەبێ لە هەڵبژاردنەکانی داهاتوە کورد دەبێ نەخشی هەبێ لە دروستکردنەوەی ئەو پارێزگایە. ئێمە باز لە هەرێمایەتی دەکەین، دەبێ ئەو هەرێمەی دەکەوێت هەرێمێک دروست بکرێت کە کورد یا نەخشی هەبێ. هەموو ئەمانە جایە لەوەی کە تۆ دەبوو ڕێکەوتنێکی سیاسی بکرایە، بەڵام بەداخەوە نەکراوە. نە ئەمریکا چۆ ژێرباری ئەو ڕێکەوتنەوە ئەو داخوازی کە ئێمە هەمانە نەکار بەدەستانی عێراقیش بە پێی معلوماتی ئێمە چوونەتە ژێرباری ئەو داخوازی کە کورد هەی بووە. دەبوو کوردیش بەداخەوە ئێمە
زۆر جار هەلدێتە پێشەوە ناتوانین بیقۆزینەوە. هەر بۆ نمونە مەسەل لە 2003 ڕووخانی سەدام ئەو کاتە ژێرخان و بنخانی حکوومەتی عراقی تێکشکا و لە کار ئێمە ئەمان و شانازیمان بۆ کرد ئەمانوت عێراق لاسایی ئێمە کاتەوە هێزی پێشمەرگەی کوردستانمان دەبێت بەغامان پێ دەپاراست. بەڵام کەچی بەعکسەوە بەماشکان نەماتوانی ئەو هەلانە لە ڕابردووە بقۆزینەوە و ئێستش خەمی ئەوەمانە ئایا ئەمەی کە ئێستا هاتۆتە پێشەوە ئەم دۆخە ئاڵۆزەی کە هەیە کورد تا چەند دەتوانێت نەخشی تیابێ. ئەوە بەس نییە بۆ ئەوەی کە وەکو یەک تۆزم جوێلێ بوو کاکفەرید باسی لەوە کە ڕەنگە لەوە هادۆخێکە ئێمە بتوانین دەستکەوتێکی مادی وەکو ئەوەی کە ئێستا ئەمریکا لە ڕابردووە بڕیاری لەسەر ئەوەدا بەشێک لە هێزەکانی پێشمەرگە لە ڕووی مادیەوە بڵین وەکو موچە و ڕاتبیان بدرێ بە 450 میلیۆن دلار. ئەمە کافی نییە بۆ ئێمە. ئەوە دەستکەوت نییە، دەستکەوتی سیاسی لەسەر خاکە، لەسەر لێسەندنەوەی، لەسەر جێبەجێکردنەوەی مادەی 140 لەسەر نەخشانەوەی هێزی پێشمەرگەیە لە سنوورەکە، قۆناغی دوای شەڕە، هەموو ئەمانە دەستکەوتن کە بەداخەوە من پێم وابێ کورد هیچ گەرانتیەکی لەم دۆخە لەوەها کاتێکا وەرنەگرتووە. بەڵێ سوپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین، لەگەڵمان ببێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکفەرید ئەگەر بگەرم وڵای بەڕێز باز لە جووری و هێزانە بکەین کە ئێستا بەژاریان کردووە لە ئۆپەراسیۆنەکە، چەند جۆر هێزە تا ئێستا هەمانگی باشە بووە لە نێوان ئەو هێزانە؟ مەترسیە ینی لەسەر نەبوونی هەمانگی لە داهاتوودا؟ نا هیچ مەترسیەک نییە لەم بارەیەوە. سەرکرداتێکی هاوبەش هەیە سەرپەرشتی هەموو ئۆپەراسیۆنەکان دەکات لە نێوان پێشڕەوی زەمینی و هێزی ئاسمانیش بە دڵنیایەوە هەر دەستگایەک هەیە ئەم مەسەلانە ڕێکەخات. محوەرەکان دابەش کراوە بە شێوەیەک دابەش کراوە کە هیچ محوەرێک دوو هێزی تیانە. بۆ نمونە هێزی پێشمەرگە بە تەنها هێزی پێشمەرگە لە محوەرێکی دیاری کراوە، ئەم محوەرە هی هێزی پێشمەرگەیە. محوەرێکی تر سوپای عێراقی تایە، محوەرێکی تر حەشدی شعبی تایە، محوەرێکی تر حەشدی نیشتیمانی تایە. بەو جۆرە ئەمەش بۆ ئەوەیە هیچ پێکدادانێک ئەگەر ڕوویدا، یعنی ئەگەری هەبوو ڕووبدات ئەو شتە ڕوونەدات و ئەمەش گونجاوە بۆ ئەوەی هیچ کێشەیەک لە نێوان هێزەکان سەر هەڵ نەدات. و حسابی ئەوەش کراوە کە لە کاتی پێشڕەویش هەموو هێزێک ئەزانێ سنووری خۆی کوێ و سنووری چارەچەکانی چییە. لەبەرەوە حەجیش بەشداری کردو کە پێشتر سونەکان نیگەران بوو لە بەر حەجی شعبی یەکێکە لەو هێزانەی کە محوەری گونجاوی بۆ دیاری کراوە و لە کاتی پێویستیشە ئەتوانێت ئەرکەکانی خۆی دەست پێ بکات.
بەڵێ زۆر باش ئەی سەبارەت بە هێزی دەرەکیەوەی کە ئێستا پێشتر تورکیا باسی لە بەشداریکردنی دەکرد لە مەسلەی ئۆپراسیۆنی مووسڵەتە ئەمڕۆ ئەردۆغان باسی لەوە کردو کە ناکرێت بەبێ تورکیا مەسلەی مووسڵ پرۆسەکە کۆنتترۆل بکرێتەوە. سەبارەت بە هێزی تورکیا تا ئێستا بەشداری نەکردو. هێزی تورکیا مەفروض نییە بەبێ ڕەزامەندی بەغدا و بە پێ ڕەزامەندی هاوپەیمانی نێودوڵەتی بەشداری بکات. تا ئێستا تا دوێنێش لێدوانە فەرمیەکانی عێراق ئەوە بوو کە نابێت هیچ هێزێکی دەرەکی جگە لەو هاوپەیمانی نێودوڵەتی بەشداری بۆ تورکیا بەشێک نییە لە هاوپەیمانەتی نێودوڵەتی. هاوپەیمانی نێودوڵەتی دوو بەشە، بەشێکی لە عێراق و بەشێکی لە سووریایە. ئەوەی عێراق تورکیایەتیانە. بەس لە سووریا تورکیای تێدایە؟ بەڵێ لە سووریا تورکیایە. بەڵێ ئەی سەبارەت بە ئەوەی کە ئێستا تورکیا باز دەکات کە ناکرێت تا کۆتایی بەبێ ئێمە بەڕێوەنەچێ پێ دوایە لە داهاتوو داوان بەشداری بکەن لە ئەوەی کە لە باشیکەیە. بەڵێ ئەوان خۆیان یعنی ئەمە جۆرەکە لە جۆرەکانی لاساری نێودەوڵەتی کەم دەوڵەت هەیە بە زۆر بچێت بۆ شەڕ. زۆر دەوڵەتەیە فشاری ئەخەیتە سەر بۆ ئەوی بەشێک لە هێزەکانی بنێرێت بۆ شوێنێک بۆ پاراستنی ئاشتی یاخود بۆ بەشداریکردن لە سەرکوردکردنی کودەتایەک یاخود هێزێکی تیرۆریستکە لەو شوێنە پێیا بۆ بە زۆر عینێرن. بەڵام ئەمە یەکەم جارە ڕەنگە لە مێژوودا هێزێک بە زۆر بیاوێت بەشداریکردنی خۆی لە شەڕا بسەپێنێت بەسەر لایەنەکانی ترە و لایەنەکانی تریش تا ئێستا ڕەزامەندی لەسەر ئەوە نیشان نەداوە. کاریێک کە عێراق مەسەرەن لە هاوپەیمانەتی نێودوڵەتی چەندین دەوڵەتی تێدایە ڕێگە بداوان بەشداریکەن بۆ ڕێگە نەدەت تورکیا بەشداری بکات. خۆی تورکیا ینی یەکێکە لە وڵاتە دراوسەکانی عێراق بە دڵنیایەوە بەشداری بوونی ئەو جیاوازە لە بەشداری دەوڵەتێکی وەکو ئەمریکا کە دوورە، دەوڵەتێکی وەکو بەریتانیا یا فەڕەنسا یا ئیتالیا ئەمانە دوورن بەرژەوەندی تایبەتیان لە ناوخۆی عێراقا نییە بەو شێوەی یان بەرژەوەندی جوگرافی مێژووی. ئەمە دەوڵەت بەرژەوەندیە لەوەدایەکە یارمەتی عێراق بن بۆ لە ناوبردننی داعش. بەڵام تورکیا کۆمەڵێک کێشەی مێژوویی هەیە. ئەم وڵاتە بەشێک بووە ڕۆژە لە ڕۆژان بۆ ماوەی ڕەنگە 400 ساڵ بەشێک بووە لە دەوڵەتی عوسمانی، لەبەرەوە پەیوەندیەکی مێژووی لە نێوان ئەم دوو وڵاتەدا هەیە و لە هەمان کاتیشە ناکۆچی مێژووی لە نێوانیاندا هەیە و ترس لە یەکتری هەیە و بەهۆی ئەمەشەوە ئەو مەترسیانەی کە تورکیا لەسەر عێراق یا لەسەر سووریا دروستیەکە جیاوازە لەو مەترسی ئەگەر ناوبینین مەترسی کە ئەمریکا لەسەر عێراق دروستیەکە یاخود بەریتانیا یا فەڕەنسا یا ئیتالیا یا هەر وڵاتێکی تر. بەڵێ ئەی هەرێمی کوردستان بەشێک نییە لەو ململانی سەربازی کە ئێستا لەسەر مەسلەی بوونی و هێزەی تورکیا لە باشیکەیە لە نێوان هەرێم و مەسەرەن هەرێمی کوردستان بەشێکە لە ماوکێشە لەو ئاڵۆزی کە یاخود هەرێمی کوردستان بەدەر بە شێوەیەکی فەرمی هەرێمی کوردستان خۆی بەشێک نییە لەم مەسەلەیە، بەڵام دابەشبوونێک هەیە بەسەر لایەنە سیاسیەکانە. بۆ نمونە لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموو حەزبە سیاسیە کوردیەکان کە ئەندامیان هەیە لەوێت جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەندامەکانیان چوونە دەرەوە هەمویان دەنجیان بەوەدا کە نابێت ئەم هێزەی تورکیا کە لە باشیکە ببێنێت. لێرە لە هەرێمی کوردستان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ 3-4 حزبی تر بەیاننامەی هاوبەشمان دەرکرد باسی ئەومان کردووە کە نابێت ئەم هێزە لە ناو خاچی عێراق دابێت و ئەبێت بچێت بۆ دەرەوە. پارتی دیموکراتی کوردستان لێدوانێکی نییە بڵێت پێویستە ئەم هێزە لێرە بمێنێتەوە، بەڵام ئەوەندەی کە ئێمە هەستی پێکەن ئەوان حەزەکەن ئەم هێزە هەبێت و هێزی تریش بێت بەشداری بکات لە ئۆپەراسیۆنی مووسڵ. بەڵام لێدوانی فەرمی لەسەر زاری بارزانی یاخود لەسەر زاری لێپساوێکی بەرزی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بەم مەسەلەیە کە پژگیری تورکیا بکات تا ئێستا نییە. بەڵام ئێمە ئەزانین ئەوان پێیان باشە و پێیان خۆشە ئەم هێزە بمێنێتەوە هێزی تریش بێت بەشداری لە ئۆپەراسیۆنەکەدا بکات. ئەمە سوودی بۆ کوردستان هەیە؟ من پێم وانە سوودی هەبێت چونکە لە هەموو حاڵەتێکدا ئەگەر بەو جۆرە سەیری بکرد خۆی شەڕی مووسڵ هەر لە بنەمادا شەڕی ئێمە نییە، شەڕی عێراقیەکانە. مووسڵ بەیگە شەڕی ئێمەنی بۆ پێشمەرگە بەشداریکە بۆ چوونی بەڕێز ئەنجا ئەمە پەیوەندی بە بەرژەوەندیەکانەوە هەیەک. بۆ نمونە ئەمریکا بۆ دێت شەڕەکات بۆ عێراقیەکان و ئەو هەموو پارەیە سەرفەکات و ئەو هەموو هێزە دێنێت. ئەمە زۆرتر پەیوەندی بە سیاسەتی دەوڵەتەکانەوە هەیە. ئەوەی ئێمە شەر وایە ئێمە بەرژەوەندیمان لەوەدایە کە مووسڵ بگیرێتەوە. لە هەموو حاڵەتێکدا ئەگەر ئێمەش بەشدار بین لە گرتنەوەی مووسڵ ئەتوانین پێگەیەکی بەهێزترمان هەبێت لەوەی کە ئێمە دوور بین لە شەڕەکە، چکە پاش ئەوە کۆمەڵێک مەسەلەی گرنگیش دێتە پێش ئێمە دوور بین لەم مەسەلەیە بە دڵنیاییەوە و
وەکو ئەوە نییە کە ئێمە بەشدار بین و ڕۆڵشمان هەبێت لە ڕزگارکردنی مووسڵ. بەڵێ ئەی سەبات بە حەجی شعبی کە هێزێکی مەسەلەن تاڕادەیەک تایفێ ینی پێسوونەکان زۆر مەترسیانێ بەشدارکردن نیەم هێزە لە مەسەلەی مووسڵ زۆر مەترسیدار نییە بۆ دروستبوونی ناکۆکی لێوان سونە و شیع لەداهات و لەو پارێزگای خۆی من پێم وایە ئەبێت حەجی شعبی بە دوو شێوە سەیری بکەنیان بە دوو قۆناغی یەکەمیان بەڕاستی مای نیگەرانی بوو ینی هێزێکی کۆنتترۆل نەکراوی پەرپوت بوو بەڵام ئەم حەجی شعبە نزیکەی ئەوە خەریکە تەمەنی نزیکە بێتەوە لە 2 ساڵ ئێستا کۆنتترۆل کراوە و شەڕی باشتریش ئەکات و توانراوە بە شێوەیەک ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات کە لانی کەم لە سەدانەوەت کەم کوڕەکانی خۆی چارەسەر بەڵام هێزێکی تایفی مەترسینە بۆ ناوچەیەکی بۆ نمونە مووسڵ پێشتر مووسڵ بەهۆی ئەوە شکستی هێنا هەرسینە سوپای عێراق لەبەرەوەی لە پێکاتەی سونە نەبووە ئەم جارە مێزە دووبارە بچێتەوە بە بەشداری بکات خۆی ئەبێت دیسان بگەڕێنەوە سەر هۆکانی پێکهێنانی حەجی شعبی یان بە دڵنیاوی ئەگەر حەجی شعبی پێک نەهاتایە بەغداش گیرا بوو و ئەگەر حەجی شعبی نەبووایە سونەکان بە هێزی خۆیان نیان ئەتوانی شارێکی گەورەی وەکو ڕۆمادی وەکو فەلوجە وەکو تکریت بگرنەوە لەبەرەوە حەجی شعبی لەم قۆناغەدا لەو قۆناغی پێشوودا لە خزمەتی سونەکاندا بۆ سەرڕای هەموو کەم کوڕیەکانی کە هەبووە بە دڵنیایەوە ئێستاش هەر ڕەنگە هەندێک کەم و کوڕی هەبێت بەڵام پێویستی سوپای عێراق بە حەجی شعبی پێویستەیەکی ژیانیە یان بەبێ ئەوە ناتوانێت ئەرکەکانی خۆی بەڵام ڕەنگە لە ناو سونە کۆمەڵی تاوانکاری و شەن ئەنجامدا بێت ئەمە من پاساو بۆ هیچ شتێک ناهێنەوە بەس باس لەوە ئەکەم کە لەم بارەیەوە زێدە ڕۆیی کراوە دومیشیان ئەو حەجی شعبی ئێستا هەیە کۆنتترۆل کراوتر بەبەراو لەگەڵدانم بۆ یەک شتێکە شێم حەزەکەم باسی بکەم ئەمان ببوورە ئەمان ئەو ئەگەرەشیان لە بەرچاو خۆیان داناوە لەبەرە لە نەخشەکەی وادا نەناوە کە حەجی شعبی بچێتە ناو شاری مووسڵ ڕەنگە حەجی شعبی لە دەوروبەری مووسڵ شەڕ بکات و هەروەها ڕەنگە زۆرتر بەرەی تەلافەری پێ بدرێت کە زۆربەی زۆری دانیشتوانەکانی تورکمانی شیعن بەڵێ سوپاس دەکەم کاک محمود ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت باس لە مەترسی قۆناغی دوای کۆنتترۆلکردنەوەی مووسڵ کرد خۆت دەزانی پارێزگای نینەوە هەم ناوشارەکەی هەم دەرەوەی بڵێن هەموو کۆی پارێزگاکە پێکاتەی جیاوازی تێدا لە عەرەبی سونە لە تورکمانی سونە لە کورد لە یەزیدی لە شەبەک لە سابیە کۆمەڵێک پێکاتەی زۆر جیاوازی تێدایە پێ دوایە ئیدارەدانی ئەم پێکاتانە قورسە بۆ ئایندە خۆی وەکو ئەگەر خواهشتی کورد بێ کورد بۆ خۆی پێی خۆشە مووسڵی دوای شەڕی داعش ببێ بە 3 پارێزگا یا چۆن بڵێ لە هەرێمێکە 3 پارێزگا بێ پارێزگایەک دەشتی نینەوە کە کلد و ئاشور و کەمایەتەکان سەرپەرشتی بکەن و یا بڵێن لێ بەرپرس بن پارێزگایەکی لە شنگال کە کورد بێ پارێزگایەکی تر کە ئەمە بچووکراوەی بڵێن مووسڵ بێ ئاوا بێ بەڵام بەداخەوە لەو ڕۆژانەی ڕابردووە لە تازەترین تەسریحی عێراقیەکانە ئەبینین دژی ئەو بیرۆکەیە ئەو وەستنەوە و باز لە یەکپارچەیی خاکی عێراقەکەن ئەمە بۆی ئێمە کەمتر دەستکەوتەکانمان ئەتوانی بەدەستبێنین وەکو ئەوی کە ئێمە هەین بۆیە دەبێ ئێمە لە ئێستادا کە خوێن لەوێ ئەڕێژین لە یەکەم ڕۆژدا کە پێشمەرگا یەکەم دەست پێشخەری کرد و سنوورێکی بەرفراوانی گرت و سنوورێکی بەرفراوانی ڕزگار کرد و یەکەم دڵۆپەخێن هێز پێشمەرگە ڕشتی و کوردای دەبێ بەرامبەر بەو خوێنە ئایا ئێمە دەستکەوتەکانمان چۆن بپارێزین دەبێ ئێمە گرنتیمان چی بێ هەم لە ئەمریکا هەوپەیمانان کە بۆ خۆیان ئیشرافی ئەوە ئەکەن و هەم لە عێراقیەکانی کە ئێستا ئێمە وەک ئەوەی کە مەسعود دەڵێ لە دوای 25 ساڵ خوێنی پێشمەرگە و سەرباز پێکەوە ئەڕێژرێ تەمەنا ئەکەین و پێویستیشە ئەو تەباییە بە جۆرە لە جۆرەکان بگەڕێتەوە هەم اتفاقاتی سیاسی هەم اتفاقاتی ئەخەویتیا بەرقرابێ بە جۆرە کە ئاشتەواییەکی نیشتمانی ببێ وە کۆتا شەڕی داعش بێ وە کۆتا شەڕی تیرۆریست بێ و گرتنەوە و ڕزگارکردنی مووسڵ ئاشتەواییەکی سەرتاسەری بۆ عێراق و بۆ کوردستان و بۆ هەموو سنوورەکە بێ و بازار وەگەر بخرێتەوە خەڵ لە نەهامەتی و لە ترس و تۆقاندن نەجاتی ببێ بەڵام منەمێ ئیشارە بە شتێکم کە جەنابی لەگەڵ کاکفەری باس کرد کاک حەکیم
تۆ بۆ خۆتەزانی سەرباری ئەوەی کە ئێستا لە پەرلەمانی عێراقا هاوڕێیانمان لەوێ کە ئیمزا کۆکەنەوە بۆ دوورخستنەوەی سوپای تورکیا یا دەرکردیا دەرچووری جێهێشتنی سوپای تورکیا بڵێ کوردستان بەجێبێڵێت بەڵام ئێمە بڕیارێکمان هەیە بڕیاری ژمارە 37 کە لە ساڵی 2023 پەرلەمانی کوردستان دەجۆ ئەو کاتە سەرۆکی پەرلەمانەکە بۆ خۆی لە برایانی پارتی دیموکراتی کوردستان بۆ کە دکتۆر ڕۆژنووری شاوەی بەڵێ مادەی یەکەم دووەمیدا بازدەوە ئەکە هەرچی زووە کە تەمەنە ئەو کاتە بە ئەوە بەبیبینەوە ئەو کاتە لە دوای نەوەتویەک بۆ پاراستنی هێڵی 36 تا 2023 PMF ئەو کاتە لە چوارچێوە ئەو هێزە هاوپەیمەتە بەو بیانەوە تورکیا لە کوردستان بوو بەڵام کە مەهامەکەی تەواو بوو بە ڕوخانی سەدام دەبوو ئەو کاتە پەرلەمانی کوردستان قەرارێکی دەرکرد بۆ ئەوەی ئەو هێزانە بکشێنەوە تاوەکو ئێستا ئەو هێزانە نەکشاتەوە بەداخەوە ئێسەوا برادرانی پارتی دیموکراتی کوردستان بێدەنگی لێەکەن دەبۆ خۆی ئەمە جێگەی سەرسوورمانە جێگەی سەرسوورمانە لەوەی ئێمە لە مستەقبەلا تووشی کێشە و سەرێشا بین لە سنوورەکەدا و تورکیا وەکو کاکفەرید وتی بێ ئەوەی لە چوارچێوەی هاوپەیمانەتەکە بێ ئەوەی داوای لێ بکرێ کەچی بۆ خۆی ئەڵێ من بەشدارە بم بەڵێ زۆر باش لە دنیا هێزەکە بێ بە خۆی بڵێ بێ داوای لێ بکرێتەوە بڵێ من بەشدارە بم ئەوەیە بۆ خۆی ئەنتەریاتەکە و تۆبزیەکە کە بەڕاستی ڕەنگە لە داهاتوو تا تووشی سەرێشە و ئاریش بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ئەو ناوچە کوردستانیانەی پارێزگەی نینەوە ئێمە دەزانین ئێستا لە کۆی پارێزگاکە باز لەوە دەکرێت کەسی هێزی نیزامی و غیری نیزامی تایە لە ناوچە کوردستانیەکانی پارێزگەی نینەوە بەنمونە هێزی جیاواتیە وەزارەتی پێشمەرگە هێزەکانی مەسەلەن یەکێتی و پارتی و پەکەکە و هێزی جۆراوجۆری شەبەک و مەسەلەن مەسیحیەکان یعنی ئیدارەدانیان قورس نییە بۆ ناوچە کوردستانەکانی لە ڕووی مەلەفی سەربازی ئەم جۆرە هێزانە مەترسی ناکۆکیان لێن لە ئارادانیە بێگومان هەموو شتێ واردە و هیچ شتێکیش مستەحیل نییە بەڵام دەوا بیری وردی ئەوێ عقلی وردی ئەوێ یەک خیتابی سیاسی ئێمەی ئەبێ ئاشتوایی ناوماڵی خۆمانی ئەوێ و چۆنەتی تەعاملی ئێمە لەگەڵ عێراقی داهاتووە و لەگەڵ سنوورەکە هەموو ئەوانە جۆرێکن لەوەی کە بتوانین ئێمە تەعامل لەگەڵ دۆخەکە بکەین بەڵام خاڵێکی ترێک کاکەکی منەمێ پێویستە ئیشارەی پێ بدەین ئەوش ئەوەیە ینی بە پێی بەداخەوە ئێستا لە فەراغی پەرلەمانە کۆمەڵە شدێتە گۆڕێ ئەوش ئەوەیە ینی بۆ خۆ دەزانی لە ڕۆژانەی ڕابردووە برێن باگۆر ئیشارەتێکی زۆر جوانیدا ئەڵێ ئێستا مەترسیەکانی سەر کورد کەم بوونەتەوە بەڵام کورد لە ناوخۆی خۆیان وا خەریکە مەترسی دروستەکە تۆ دیقەتدا ئەو دەمەی کە پەرلەمان کارا بوو ئێمە یەکدەنگ و یەکدەست بووین لە پەرلەمانی کوردستانەوە قەرار دەرچوو بۆ ئەوەی هێزی پێشمەرگە بۆ کوبانی ببرێ چونکە ئێمە یەکتەبا و یەکڕەنگ بووین قەناعەتمان بە تورکیاش کرد بە ناو تورکیادا هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆژ کوبانی ڕزگار کرد بۆیە ئێستا ئێمە مشکلەمان فراغی دەستوریە مشکلەمان فراغی مؤسساتیە مشکلەمان فراغی کردەی دیبلۆماسیە هەموو ئەوانە بەشێکن لەو فراغانەی لە نەتیجەی ناکۆکیەکانی ئێمەدا لە ئارادەیە ئەمڕۆ من گوێم لە هەواڵێک بوو زۆر جێگەی سەرنجڕاکێش بوو ئەوش ئەوەیە تۆ چونکە مؤسسەیەکی یەکگرتوویی هەم سەربازی هەم دیبلۆماسی هەم سیاسی هەم یاساییت نییە زۆر بەداخەوە لەو دۆخەدا لە سلێمانیەوە کۆمەک و هاوکاری ئەنێردرێ بۆ هێزی پێشمەرگە لەوەها کاتێکە کە خەڵک بۆ خۆی ئیمکانێتی نییە مەعاشی نییە موچەی نییە کاری نییە کەسابەتی نییە بۆیە ئەمانە هەموو ئەمانە وابەستن بۆی چۆن ئێستا ئامادەکاری کرا لە ڕووی سەربازیەوە بۆ ڕزگارکردنی شەڕی مووسڵ کە بۆ خۆی پاشخانی سیاسیشی هەیە و پێویستە ئامادەکاری بکرێ بۆ یەخستنەوەی ناوماڵی کورد و پێویستە ئامادەکاری وێ بۆ خستنەوە سەرپێی موسسەکانمان و ئاشتەوایی نیشتمانی یەکگوتاری سیاسی پێویستە بۆ ئەوەی لەو چوارچێوەیە ئێمە یەکگوتاری نیشتمانیمان هەبێ تاوەکو ئەمەی ئەو هەلەیە هات دێتەوە پێش ئێمە بتوانین ئیستیعابی بکەین و لە باڵای سپاس دەگەن دواتر کاتە دەگەڕینەوە وڵایەتان کاک فەریس سەبارەت بەوەی کە پێشتر باز لەوە دەکرا کورد ینی مەرجی هەیە بە بڕای توی مەرجێکیە بوو بۆ شەڕی مووسڵ یاخود مەرجەکانی جێبەجێ نەکراوە مەرجەکانی چی بوون زۆر مەرجی هەوت نزیکەی دوومان کات خەریکی تاوتوێکردنی مەرجەکان و توێژ و نامەنووسین و بینینی لایەنەکان بوو یەکێ لەو مەسەلانێک کە لە هەرێمی کوردستان زۆر کاری بۆ کرا بەڵام سەرکەوتونە بۆ ئەوە بوو کە
هەرێم ئەویست ڕێککەوتنێکی سیاسی هەبێت بۆ پاش ڕزگارکردنی مووسڵ ئەمە بەپەسەند نەزانراوە تا ئێستا ئەم ڕێککەوتنە چۆن بێنێنی قۆناغی دوای مووسڵەر و ئیداری و سەربازی و چۆن بێ ئەوەی داوا دەکرێت سەبارەت بە شێوەی بەڕێوەبردننی هەموو پارێزگاکە و لەناو پارێزگاکەش خودی شاری مووسڵ ئەمە لایەنەکان ئەمریکەکان خۆشیان بەدڵیان نەبوو هەروەها لەگەڵ عێراقیەکانیش باس کرا ئەوان داوایەکرد مووسڵ بکرێت بەچی بۆنەوە بەهرێمی سەربەخۆ بە پارێزگا ئەمە یەکەم جار باس لە مەسەلەی ڕێککەوتنی سیاسیە کرا بەڵام ئەمە ڕەت کرایەوە پاشان هاتنە سەر هەندێک پێشنیار سەبارەت بە دابشکردنی مووسڵ بەسەر چەند پارێزگایەکە ئەو کاتە هەرێم مەبەستی دیاریکراوی هەبوو ئەویش ئەوەیە کە پێشەوەی مووسڵ ڕزگار بکرێت با لە ئێستاەوە بڕیار بدرێت کە شنگال بکرێت بە پارێزگایەکی سەربەخۆ هەروەها پێشەوە دەشتی نینەوە بکرێت بە پارێزگایەکی سەربەخۆ چونکە بۆ چوونێک هەبوو نازانین ئەمە دواتر ڕاست دەرەسیان نە بۆ چوونێک هەبوو کە ئەم داوایە کە ئێستا داوای ئەەکەین و ئەوان پێویستیان بە هێزی پێشمەرگەیە جیاواز ئەبێت پاشەوەی کە مووسڵ ڕزگار ئەکرێت وتر پاشەوە کەس ئیشی بە هێزی پێشمەرگە نابێت چۆن یانی لە کێیشی بە هێزی پێشمەرگە کە مووسڵ ڕزگار کرا هێزی پێشمەرگە ئەرچی نامێنێت لە ناو خۆی مووسڵ ئەی ناوچە کوردستانیەکانی پارێزگەینەوە هیچ اتفاق کەسێکەوە هێزی پێشمەرگە بمێنێتەوە نه ئەوە اتفاقی لەسەر نەکراوە بەڵام اتفاق لەسەر ئۆپەراسیۆنی ئێستای مووسڵ کراوە ئەو شوێنانی کە هێزی پێشمەرگە ئەیگرێت بۆ نمونە ئەم 200 کیلۆمەتری باسی ئەکەین ئەمە هەر کات داوا لە هێزی پێشمەرگە کرا ئەبێ بکشێتەوە ئەو شوێنانەی کە پێش گرتنی ئەم پێش ئەمڕۆ بەڵام ناوچە کوردستانیەکان ئەمە مەسەلەیشترە ئەمە اتفاقی لەسەر نەکراوە هیچ اتفاقی لە بەس ئاڵۆزی دروست ناکە لە داهاتوودا بە بۆ چۆن خۆی ئەمە ئەچێتە خانەی مادەی 140 ینی مادەی 140 هەر خۆی ئاڵۆزی دروست کرد باش یان هەروەکو جاران لێتەوە بەڵام ببوورە ئەوەی کە ئێمە لە مێسەلێک لە باسکردنی دابشکردنی مووسڵ و لە ڕێککەوتنی سیاسی سەرکەوتو نەبوون تایدا لەوەیە سەرکەوتو بوون کە ئەمریکا توانی بەشێک لە بودجەی هێزی پێشمەرگە دابین بکات بۆ ئەم لەم کاتە تا بەڵام بازەوەکە تەنها مەسەلەن بۆ هێزانەی کە بەشداری شەڕەکە دەکەن بۆ هەموو کۆی هێزی پێشمەرگەوە هاوکاری ئەمریکا یاخود بۆ هەموو هێزەکانی پێشمەرگی کوردستانەوەی کە بەڕێز معلومات دەبێت نه ئەمە بۆ هەموو هێزی پێشمەرگێت چکە ئەمە هێزی پێشمەرگەمان نییە لە شوێنەکانی تر ئێستا هەولێر هێزی پێشمەرگەتیانی هەموو سلێمانی هێزی پێشمەرگەتیانێ ئێمە هەموو هێزی پێشمەرگەمان لە سەداناوەدی لەسەر سنوورە ئەگەر ناوی بنێن سنوور لەو شوێنانەیە کە پێویستیان بە شەڕە و خۆشمان ئەزانین و هەموو کەسیش ئەزانێت هێزی پێشمەرگە لە بارودۆخێکی ناهەمواردایە لە ڕووی بودجە و موچەوە لەبەرەوە ئەمە بەشێک لە کێشەکان چارەسەرەکات کە ئەمریکا توانوێتی بەشێک لە بودجە و پێویستی هێزی پێشمەرگە لە ڕووی دەرەوە دابین بکات زۆر باشەمەتی سێوەیە کە دوای مەسەلەی مووسڵ هێزی پێشمەرگەی کوردستان پەراوز بهێ لە ڕووی هاوکاری نێودوڵەتیەوە هەتا لەلایەن عێراقیشەوە دوای مووسڵ بەدڵنیایەوە چکە ئەمە سوپا تەنها لەو کاتەیە تۆ کارت پێەتی کە شەڕە پاش شەڕ ئەبێ بگەڕێتەوە بۆ سەربازگەکانی خۆی ئەرکەکانی خۆی لە کاتی ئاشتیا جیاوازە لەوەی لە کاتی شەڕە لە ئارادایە ینی بەڵام ئەوە مامەڵێکی نەتەندروستنی لەگەڵ هێزی پێشمەرگە تەنها تۆ و کاتی شەڕ هاوکاری هەموو دنیاوایە خۆی هێزی ئاسمانیە هێزی زەمینی بۆ کەی باشە بۆ ئەو کاتێک کە گرژیەک ئەبێت و پێویستت پێ ئەبێت بۆ شەڕ ینی بچون بە دوای مووسڵ هاوکاریەکان بۆ هێزی پێشمەرگ لە ڕوونی دوڵەتیەوە بەرداوام نابێت لە ڕووی چەک و ڕای داراییەوە ئەوەی هێزی پێشمەرگەم پێم وایە ئێستا ئەوان دەتوانای پیا کردووە کە بتوانێت بەردەوام بێت لەسەر ئەو ڕاهێنانی کە بەدەستی هێناوە لە قۆناغی پێشوو یان بتوانێت پەرە بە توانای خۆی بێت بەڵام ڕەنگە ناتوانێت پەرە بە هێزی تەسلیحی خۆی بێت چکە ئەم توانای ئەوەی نییە کە چەک بکڕێت و یاخود چەک وەرگێت لە ئایندەیە بەڵام ئەتوانێت هەتا چاکسازیەکی پێشمەرگەیشمان پێویستە ئێمە چکە ئەو ژمارە زۆرەی هێزی پێشمەرگە ڕەنگە لە کاتی شەڕە پێویستمان پێبێ بەڵام لە کاتی ئاشتیا بەو جۆرە پێویستمان پێ نییە هەموو وڵاتێکیش یەکەم کاتێک کە ئەوێتە شەڕەوە احتیاتی شڕا ئەچێشێت و داوای تەتەوعی زۆرتریش ئەکات بەڵام پاشەوە کە شەڕەکە کۆتایی پێدێت بەشێکی زۆریان تەسریح پێ ئەکات و سوپا ئەگەڕێتەوە سەر ئەرچی زۆر باش کاتمەکەمە بەس زۆر بۆ سەبارەت بە ناکۆکی سەربازی لە هێزە کوردیەکان و ناوچە کوردستانیەکان بۆنەوە بە تایبەتی لە نێوان پارتی دموکراسی و پەکەکە تایبەتی لە شنگال پێ دوایانی چارەسەر دەکەیان قۆڵتر دەبێتەوە لایەنیدا خۆی ئەگەر تۆ ئەمە بەستیتەوە بە مەسەلەی شەڕی مووسڵەوە نیە
بەڵێ ئێستا مەسەرەن لە مووسڵ ناوچوو هێزی جیاوازی وەزارەتی پێشمەرگە و حیزبەکان و مەسەرەن پەکەکەشی لێ ئەگەر لە بەرەیەکدا پەکەکەی لێبوو هێزەکانی پارتی تیاو بە دڵنیای ڕەنگە هەندێک کێشە دروست بێت بەڵام هەم پارتی دیموکراتی کوردستان حەز ناکات لە بەرەیەکدا بێت لەگەڵ پەکەکە هەم پەکەکەش حەز ناکات ئەگەر پەکەکە بەشداری کرد ڕەنگە لەگەڵ هێزەکان بەڵام پرسیدی بۆ ئایندە مەلەفی سەربازی و ناوچانە چۆن ئیدارە دەدرێت بۆ ئایندە نه ئەمە دیاری کراو نییە چکە نازانێت هەرمازەکە چۆنە بەڵێ سوپاس دەکەم کاک مەحموود ئەگەر بگەینەوە لای بەڕێزت کاتشمان کەماوە سەبارەت بۆی کە بەڕێز دوو تێستە لەم قۆناغە کورد پێویستی بەڕێخستنەوەی ناوماڵی خۆیەتی پێ دوایە دوای مەسلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ینی گۆڕانکاری لە نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان ڕووبدا ینی لێک نزیک بوونەوەی لایەنەکان ڕووبدات بێگومان هەندێ جار هەیە هەندێک کار هەیە بەدەست خۆت نییە شەقی زەمانە و ئەمری واقعە من پێم وا بێ ئەو گرنگیەی ئێستا بە بەشێک یا بە لایەنێک لە لایەنەکان دەدرێ زیاتر مەسلەی مووسڵە مەسلەی شەڕی داعشە مەسلەی تیرۆرە ئەگەر ئێمە لەو ماوەیە بتوانین مووسڵ بەش دڵنیایشم ئەتوانی کە مووسڵ ڕزگار بکرێ و تیرۆر و داعش دوور بخرێتەوە لە سنوورەکانی ئێمە ئەو کاتەوە هەر لە ئێستەوە ئامادەکاری دەکرێت من پێم وابێ ئەمریکا دەستەوەسان چیتر ناوەستێ ئەوە 1 ساڵ و چەند ڕۆژێکیشە پەرلەمان لە کار خراوە من پێم وانییە کاربەدەستانی ئەمریکا چیتر ئەوە قبول بکەن کە پەرلەمان ئاوا بێ وڵاتێک بێ پەرلەمان بێ وڵاتێک بێ موسسات بێ ینی بۆیە بێگومان لە دوای ئەوە اینجا دۆخە سیاسیەکە تێتە پێشەوە ئەو کاتە ڕەنگە گوشار بخرێتە سەر هەموو لایەک لەوەی کە ئەگەر ینی ئەمریکا ئێوێ ڕۆڵی هەبێ کە ڕۆڵیشی هەبێ ئەمریکا بە قسەی خۆی ئەو ئێستا طموحی لێرە بەرژەوەندی ئەمریکا بەرژەوەندی اقتصادی بەرژەوەندی مالی ئابووری نییە ئەوەندەی بەرژەوەندی تەسبیتکردی پایەکانی دیموکراتیە و کاربەدەستان و نوێنەرانی ئەمریکا لێرە ئەگەر بە کوردستان بەو شێوەیە بهێڵنەوە بەو شێوە جێبێڵن بیمەعنا بەرپرسەکانە کارکتەرەکانە لێرە بە زەعیفی پیشانەدرێ بێگومان من پێم وابێ لە دوای ڕزگارکردنەوەی مووسڵ گۆڕانکاری گەورە ئەبێ و ڕۆڵیشە بە بریا پێشتر ئەوە بواە چونکە بۆ خۆتە زانی جوڵاندنی هێز چ بۆ دەرەوە یا جوڵاندنی هێزی دەرەکی بۆ ناوە بڕاستی بە ئاگاداری و بە بڕیاری پەرلەمان دەکرێت بەداخەوە ئێستا یاسایە و قانونیە داین و ئەمری واقعی و دیفاکتۆ قەرار لەسەر دۆخەکەدا بەڵام بە ئومێدی ئەوەی دوای ڕزگارکردنەوەی مووسڵ وەزعێکی باش و لەبار بێتە ئاراوە بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێنەوە بە ڕێخستەوەی نێوماڵی کورد و ئاشتەواییەکی سەرتاسەری کارێک بکەن کە وڵات بە سیستەماتیشی بکرێ و دەستخۆشی بۆ هەموو لای زۆر سپاس کاک فەری زۆر بە کوردی سەبارەت بەوەی کە کۆتایی داعش کەی لە عێراق کۆتایی پێدێت بە کۆنتڕۆڵکردن کۆتایی پێدێت داعش هێزی عسکەری خۆی لە ناو عێراق لە دەست ئەدات ئەگەر بشتێت بە گروپی بەڵام ئەکرێت بۆ ماوەیەکی دیاریکرا وەکوژانەکانیەکە پێ دوێت تاو کۆتایی بێ لە عێراق لە کەشتی مانگیدا ئەمریکەکان پێویستیان بەوە هەیە پێویستیان بەوە هەیە ئەمە پێش هەڵبژاردنەکە ئەم ئۆپەراسیۆنە کۆتایی پێبێت بۆی کاریگەری هەبێت لەسەر دەنگدەرانی ئەمریکا بۆ دیموکراتەکان دەبێت بەمایی سەرکەوتنیە بەڵێ خۆی دیموکراتەکان هەرچەند تا ئەندازەیەک ئێستا لەوە دڵنیان کە هەڵبژاردنەکە ئەبنەوە بەڵام خراپیش نییە ئەگەر بەڵگەیەکیان پێبێت لەسەر سیاسەتی گونجاوی خۆیان و سەرکەوتوی خۆیان ئەویش بە بەدەستێنانی سەرکەوتن لە ئۆپەراسیۆنی مووسڵ بەڵێ زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان کاک فەرید ئەسەسەرد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مام هەر زۆر سپاس بۆ کاک محمود عومەر ئەندامی لیژنەی پێشمەرگە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ مام سپاس بۆ بینێرانی بەرە سپاس باوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ